بەڵێ لەسەر تێپەڕبوونی 63 ساڵ بەسەر هەڵگیرتنی شۆڕشی ئەیلول بە ڕابەرایەتی مەلا مستەفای بارزانی من لە ستۆدیۆ میوانێکم هەیە بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 کاک هۆشنگ ئەگەر بێمە بڵێ هەڵگیرتنی شۆڕشی ئەیلول لە زیاتر لە نیو سەدە پێش ئێستا بۆ ئەو قۆناغا چەندێک گرنگ بوو و دواتر ئەم ڕۆحی گیان فیدایی و بەرخودانە چۆن لەو سەردەما ئاوا دروست بووە و دواتر پەریسەندوو. سەرەتا زۆر سپاس بۆ ئەو فرسەتە کە لەگەڵ جەنابتان ئامادە بوون بۆ ئەو ڕۆژە دیرۆکیە کە ڕۆژێکە لە ژیانی هەموو کوردێک لە ژیانی هەموو تاکێکی کووردە جێگەیەکی شانازی تایبەتی خۆی هەیە. سەرەتا دەموێ یەک شتی بۆ ڕاستکردنەوەیەک بکەم لە ڕوونکردنەوەکەی بەڕێزتان داهاتبوو کە ناوی بەیاننامە هاتبوو. من دەمەوێت بڵێم ڕێککەوتنی 11 ئازار بەیاننامە نەبوو، ڕێککەوتن نامەیەکی استراتیجی نێودەوڵەتی بووە، تاقە ڕێککەوتن نامەی فەرمی بووە تا ئێستا لە دیرۆکی حەرەکەی کوردیدا لە بزاوی ڕزگاری خوازی گەلی کووردا کە پاراستنی مافەڕەواکانی گەلی کوردی ئەو قۆناغی تێدا دابین کراوە، تێدا دەستنیشان کراوە. ئەو بەیاننامە جیاوازە لە ڕووی ڕێککەوتن دەبیاتی سیاسی کوردیشە هەر ئەو هەڵەیە هەر هەیە. بەڵێ بۆ ئەوی جیاوازیەک لە مابینی بەیاننامە و ڕێککەوتنامەکەین بەڕاستی ڕێککەوتنامە بووە کە لە ژێر وابزەم ئەو وەختە لە ژێر سێبەری چەندین ڕێکخراوی و دەوڵەتە زبهێزەکانیش جێبەجێ بووە بە تایبەتی سۆڤیەتی ئەو کات. بەڵێ هەر بۆ ئەو یادا پێم خۆشە سەرەتا پیرۆزباییەک بەو یادی 6 ساڵە ئاراستەی سەرجەم جەماوەری گەلی کوردستان بکەم بە تایبەتی ڕابەری هەمیشە زیندوو بارزانی نەمەر کە ڕابەر و سەرکردە و ڕێنیشاندەری ئەو شۆڕشە بووە کە تا ئێستاش ئەو ڕێبازە بەردەوامە. لە هەمان کاتدا پێم خۆشە پیرۆزبایی ئاراستەی جەنابی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی بووم کە هەڵگر و درێژە پێدەری ئەو شۆڕشەیە، بەڵکو دروستکەری ئەو بارودۆخی ئێستا کە ئێمە لە شارستانیەتێکدا دەژین ئەگەر بەراوردکاریەک بکەین لە مێبانی ئەلمابینی ئەو سەردەما و سەردەما. شۆڕشی ئەیلول گرنگیەکی زۆر ئەوەلان پێویستە ئەمە بزانین لە دەستپێکە بزانین هۆکارەکانی ئەو شۆڕشە چۆن بوون. هۆکارە ینی ئەگەر ئەمڕۆ بە مشتی ئەمڕۆوە بە وردبوونەوەی ئەمڕۆ سێری شۆڕش و هەڵگیرتاندنی شۆڕش و سەرهەڵدان و ڕاپەڕینەکان بکەین، هۆکارە سەرچەکانی ئەو شۆڕش ئەوە بوو کە بارزانی نەمر لە سۆڤیەت گەڕایەوە وەکو سەرکەوتنێکی گەورە. ئەو سەرکەوتنش ئەو بوو کە با بڵێن گەلانی عێراق پێیان وایە لە بە هاتنی دەوڵەتێکی سیستەمی کۆماری دەستکەوت بووە. ئەو وەختە کە بارزانی گەڕایەوە زۆر بۆچوون و بیر و بۆچوونی هەڵا لەلای عەبدولکەریم قاسم دروست و بەڕاستی لەلایەن خەڵکانی عەشائیر و خەڵکانێکی کە دژ بە کورد بوون هەر ئەو وەختەش ینی با بڵێن گۆشەیەکە بوو لە گۆشەکانی دژ بە کوردی، دژ بە کوردایەتی، دژ بە کوردستانیەت بە شێوەیەکی گشتی توانی بیان بە مەسەلەی خۆپرسەکردن و بە مەسائیلی تر چەند شتێکی هەڵە لە عەبدولکەریم قاسم تێبگەین کە عەبدولکەریم قاسم بتوانی پشت بەو عەشائیرانە بەستی بەرامبەر بە شۆڕش بەرامبەر بە کورد کە ئەو وەختە بارزانی نەمر گەیشتە ئەو قەناعەتەی کە ناکرێ ئەو بێن فرەهیە و ئەو نەفەس درێژەی کە لەگەڵ حکوومەت دەیکا لە ڕووی گفتوگۆ و لە ڕووی مناقەشات و لە ڕووی بۆی بتوانی مافەکان بکەن. یەکشتی زۆر گرنگ هەتا ئەم لە دیرۆک خوێندومەوە دەڵێن یعنی لە 5 ئەیلول بارزانی نەمر چۆ بۆ سۆڤیەت جارێکی بکە لە 5 ئەیلولی 60 سەردانی سۆڤیەتی کرد و جارێکەوە ئەو وەختە سەری سۆڤیەتی یعنی داوای لێ کردووە کە هەوڵ بدا لە ڕێگای ئاشتیەوە ئەو چێشە ئەو مافەڕەوانە چارەسەر بکرێت. بەڵام دیارە وەکو بڵێ شەڕێکی سەپا بوو بەسەر ینی بەغەیری مقاومەت بەغەیری ڕوبەڕوو بەغەیری چەکداری هیچ چارەیەکی تر نەبوو لە بەردەم بارزانی نەبێت. باشە شۆڕشەکە چەند سەرکەوتوو بوو لە یەخستنی دەنجی خەڵکی کوردستان و کۆکردنەوەی خەڵک لە سەرتاسەری کوردستانە لە میانی ئەم شۆڕشەیە بۆ بەرەنگاربوونەوەی ڕژێمی ئەو کاتەی عێراق. لەو ڕووەوە کاک ئامەر بەڕاستی شۆڕشی ئەیلول من دائما ناوێتم دایکی شۆڕشەکانی کوردە، دایکی شۆڕ چونکە شۆڕشێکی سەرتاسەری بووە، شۆڕشێکی یەکگرتوو بووە. هەموو توین و چین و توێژەکانی گەلی کورد
حتا ئەو پێکهاتانەی کە ئێستا ئێمە بە پێکهاتە ناویان دەبین و بەرگری لە مافەکانیان دەکەین و داوای کورسی پەرلەمانیان بۆ دەکەین حتا ئەو پێکهاتانە یعنی لە ناو شۆڕشدا خوێن گەرمتر قوربانی دەرتر بەڕوو بەڕبوون بە مقاومەتتر لەو شۆڕشەدا بەشدار بوون ڕۆڵیان هەبوو سنجیان هەبوو سنگەری مقاومەتیان سنگەری پێشمەرگاتیان بەدەستەوە بوو ینی ئەو ڕۆڵێک کە شۆڕشی ئەیلول جێڕای ڕۆڵێکی گرنگ دوو شتی زۆر گرنگی دەوێتیان یەک تاکە سەرکردایەتیەکی یەکگرت و دوو جەماوەرێک لە ژێر سێبەری حزبێک یەک ڕێکخراو یەک تەنزیم یەک ڕێخستن یەک هێزی پێشمەرگا یەک بووچوون حتا یەک سنگەری ینی یەک سنگەری پێشمەرگاتی من ڕێژەیەکی زۆری بارزانەکان لە ناوچەی پشدەر و بیتوێن و بالیسان ئەو جیانە سەرکردەی شۆڕش بوون و سەرکردەی سنگەرەکانی شەڕیان دەکرد ڕێژەیەکی زۆری قارەمانەکانی دەڤەری کۆیەوە لە منتیقەی بارزان و لە منتیقەکانی بادینان و لە زاخۆ فەرماندە و سەرچێشی ئەوەیە نەکرد یعنی هەر بەو مستەڵەح ئەوەی کە ئێمە بەکاری دێنین لە زاخۆ بگرە تاخانەخین یەک سەرکردە یەک بیر و بۆ چوون یەک دەست ئەو سیفەتە با بڵێن ئەم خصلەتەی شۆڕشی ئەیلول من هەست بە دووبارە بوونەوەی ناکەم زۆر کەم ئەگەر بەراوردێکی ئەو سەردەمە لەگەڵ ئەم سەردەمەی ئێسا بکەین لەم سەردەمایە جۆرێک لە پەرتەوازەیی و ناهاو ینی نەبوونی کۆدەنجی هەیە لە نێوخۆی هەرێمی کوردستانە ئەو کات شۆڕش چەندێتوانیوێتی ڕۆڵی خۆی ببینێت و داواکاریەکانی خۆی بچەسپێنێت بە بەراورد بەسەر بەڕاستی کاک ئامر ناکرێ ئێمە ڕێ لە پێشکەوتنی هزری ڕێ لە تەکنۆلۆژیا ڕێ لە پێشکەوتنی ژیان و زانستەکان و هزر و فکری ینی کۆمەلگا بکەین بەڕاستی هەرچەندە کورد نەتەوەیەکە لە ڕووی ئاین لە ڕووی پێکهاتە لە ڕووی بیر بۆچوون لە ڕووی با بڵێن بنیەی تەحتی پێگەیشتنی کۆمەلگاکەی کۆمەڵێک پەیوەری ئینسانی مرۆڤایەتی زۆری تێدا ماوە بەڵام شۆڕشی ئەیلول لەگەر بەراورد لەگەڵ ئێستا کێشەی ئەوەی نەبوو ئەنی کێشەی بیرکردنەوەی جیاوازی نەبوو کێشەی مەسلەیەکی نەتەوەیی زەق و بارز هەبوو کە پێیان دەبوو کێشەی کوردی هەبوو مە هیچ ینی بابەتێک نەبوو بڵێن لە هزری سیاسیەوە ئەم بۆ چوونە جیاوازە لەگەر ئەم بوو سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی مافە ڕەوەکانی گەلی کورد بەڵام دوای ئەوە ئێستا بۆ چوونەکان جیاوازم هەر یەک بە پێودانگێک سەیری چارەسەری هەر یەک چارەسەریی هەیە هەر یەک ڕێگە چارەسەریی ئەلێرە ئەم خلافە ئەم بەراوردکرد ئەم جیاوازیە ئێستا هەستی پێ دەکەین لەگەڵ جیاواز لەگەڵ شۆڕشی ئەیلول بەڵام ئەو بۆ چوونانی ئێستا کە بیر هەندێک جار بۆ چوونەکان چارەسەر نین بەڵکو ڕێگرن هەندێک بۆ چوون هەیە خۆی واتە حەکا خۆی وا پێش دەخاتە ڕوو کە چارەسەرە بۆ کێشە ڕەواکانی گەلی کورد بەڵام ئەسڵەن چارەسەر نییە بە پێچەوانە ڕێگر بووە بۆ ئەوەی ئەم ڕێگریانە بوون ئەوەی کە ئێستا با بڵێن ڕێچکەی جیاواز و بۆ چوونی جیاواز ئەگەر بە کورتی لەسەر ئەم بابەتە قسە بکەین شۆڕشی ئەیلول یەکێک بوو لەو شۆڕشانەی بە درێژایی بەرخودان هەرگیز ینیەوەیەکێ لە خاڵە جوانەکەنی هەرگیز پەنای بۆ تیرۆر نەبردووە ئەمە خاڵێکی درەوشاوەیە لە شۆڕشەکە ئەمە تا چەند گرنگ بوو بۆ ئەم شۆڕشە و ینی دەنگدانەوە و ڕنگدانەوەی لەسەر ئاستی دنیا و تێڕوانینەکان لەسەر ئەم شۆڕش بەڵێ ئێستا هەر نمونەیەک دێنم و ئەگەڵ ئێستا بەتەمەندترین کەس بدەست پەیدا بکەی لە کە پێشمەرگە بۆ لە ئەیرور بڕۆ پێی بڵێ تیرۆر چیە نازانی چونکە لەو سەردەمە ئەو وزرا ئەو فکرە یعنی ئەو کاتە کە ئێمە لە پێشمەرگایەتی بووین هزرێک هەبوو پێ یعنی دەستەواژەیەکە بوو پێیان دەگوت عنفی ثەوری دوای ئێمە بیرمان کردەوە تەماشامان کرد ئەو کەلیمەی تونند و توژی شۆڕژێڕی بە کەلک و شەی شۆڕژێڕی نایە ناخوازێ لەگەڵ ئەو دووشەیە لەگەڵ یەکتر ناخوازن ئەوەشمان لە ڕووی فەلسەفی و لە ڕووی بیرکردنەوە ئلغا کرد زۆر شتێکی جوانە تیرۆ شتێکی سەردەمی ترۆ پێم وایە سەردەمیی نوێیە سەردەمیی زۆر کۆن نییە یعنی هابێتە لەبەر ئەوەی لە ناو شۆڕش دائیمەن لە شۆڕش ئەیلولدا بیر دوشتی زۆر گرنگمان بیر لێ دەکردوێتیان هەموو چارەسەرکردنێک بە ئاشتی تا دەنجی ئاشتیا بێ تا قەڵەمی ئاشتیا بێ تا مێزی گفتوگۆ هەبێ با تفەنگەکان بێدەنگ بن با سەنگەرەکان بێدەنگ ئەو بۆ چوونە زۆر
یعنی کۆنتترۆل یا زۆر تۆن سەیتەرەی لەسەر هزری شۆڕش کردبوو ئەم بۆچینە دەڵێم هەتا کە ئیتیفاقی دەولیەکەی خیانەتکاری شەشی ئاداریش ڕوویدا هەندێک کەس بیریانەوە کردەوە چەکدانێنن بەرگری بکەن مقاومە بکەن بەڵام حکمەتی بارزانی لەوەیدا بوو هەر لەوەی کە باسم کرد هەتا ئاشتی و زمانی ئاشتی و مێزی گفتوگۆ هەبێ بادچەکەکان بنون بادچەکەکان بخەون حکمەتی بارزانی لەوە نەیهێشت ئەو فئەتایە ئەو دەستەیەکە باسی تفەنگەکەن با مقاومت بەردەوام چونکە زیانەکانی زیاتر بوو هەرواش دەرچوو دوای دەست پێکردنەوە شۆڕشی گوڵان وا هۆشنگ بابەتەکە زۆر هەڵەگرێت مەشکاتەکەمان دیاریکراوە هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس سپاس بۆ دەرفەتەش